کۆبوونەوەکانی تایبەت بە دابەشکردنی پۆستەکانی پارێزگای کەرکووک و دانانی پارێزگارێکی کورد بۆ شارەکە بەردەوامە و وا بڕیارە گەڕێکی دیکەی کۆبوونەوەکان لەگەڵ عەرەب و تورکمانەکان بەڕێوە بچێت. ئەندامێکی یەکێتی لە لیستەی دانووسانەکان بۆ پەیام ئاشکرای دەکات سێ شەمەی داهاتوو کۆبوونەوەی لیستی برایەتی لەگەڵ عەرەب و تورکمان بەڕێوە دەچێت. ئەندامێکی یەکگرتووی ئیسلامیش لە لیستی برایەتی بە ئەستەمی دەزانێت کورد بەم دۆخەی ئێستاوە بتوانێت شارەکە ئاسایی بکاتەوە و پۆستی پارێزگاری کەرکووک بەدەست بێنێتەوە. بەڵێ لەگەڵ ڕێکەوتن لەسەر پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم هاوکات چەند لیژنەیەک پێک هات بۆ ئاساییکردنەوەی کەرکووک و دانانی پارێزگارێکی کەرکووک بۆ کەرکووک پارێزگارێکی کورد بۆ کەرکووک و ئەو لیژنانە چەند کۆبوونەوەییان کردووە بە تایبەتی چ لە کۆبوونەوەکانیانەوە لەگەڵ دانیشتن لەگەڵ لیستی برایەتی ئەندامانی ئەنجومەنی پارتی و یەکێتی و یەکگرتوو. هەوڵەکان درێژیان هەیە لە ڕۆژی سێشەمەی داهاتوش لیژنەی هاوبەش لەگەڵ حیزب لایەنە تورکمانیەکان بەرنامەکە ئەوەیە کە لەگەڵ پێکهاتەکانی تر دابنیشین. بۆ مۆزوعی کەرکووک بابەتەکە هەروە ئاسان نییە کە دووسێ لایەن لە کەرکووکە کۆ بێتەوە و پارێزگارێک دابنە لە بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە کە ئیتر هێزی کوردی لاواز بۆ لە کەرکووکە و هیچ دەسەڵاتێکی نە ئیداری و نە ئەمنی ماوە لە شارەکەیە لە ڕوانگەی سیاسی شەو لاواز بۆ چووکە تەرتەوازەیەک هەیە لەناو حیزبەکانە بە تایبەتی ئەو دووری لە بینی هەردوو حیزبی سەرەکیە هەیە کە ئەمەیت ڕنگدانەوەیکی بەرچاوی هەیە لەناو هەموو کار و سیاسەکان و کۆبوونەوەکانیشا پێبەدی ئەکرێ. هەرچەندە کورد لە هەوڵەکانی بەردەوامە پێش هەڵبژاردنەکانی نیسانی ساڵی ئایندە پۆستی پارێزگاری کەرکووک وەربگرێتەوە، بەڵام بربەستەکانی بەردەم ئەو هەنگاوە هێشتا کۆتایی پێ نەهاتووە کە ناڕازیبوونی عەرەب و تورکمانە بە پرۆسەکە. نوێنەری تورکمان لە لیژنەکانی دانوستانی تایبەت بە پۆستەکان و ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک ئاشکرای کرد کۆبوونەوەکان بە سەرپەرشتی یۆنامی بەڕێوە دەچێت. هنالك أيضا اجتماعات في بغداد في محاور كثيرة في محاور هەوڵەکان لە بەغداد بە نێوەنگیری یۆنامی بەردەوامە لە نێوان نەتەوەکان، بەڵام تا ئێستا لە کەرکووک هیچ کۆبوونەوەیەک نەکراوە. نوێنەرانی کەرکووک لە پەرلەمانی عێراق کۆبوونەوەکان بەڕێوە دەبن. ئەوەی ئێمە ئاگادار بین لەم هەفتەیە کۆبوونەوەی سێ پێکهاتە سەرەکیەکە بە ئامادەبوونی نوێنەری یۆنامی لە کەرکووک بەڕێوە دەچێت بە مەبەستی لێک نزیکبوونەوە و لێک تێگەیشتن بۆ چارەسەری کێشەکان. ئێمە لەگەڵ کۆبوونەوە و دانوستانین بۆ یەکلاییکردنەوەی گرفتەکانی نێوانمان لەسەر پۆستی پارێزگاری کەرکووکیش. پێم وایە مافی تورکمان ئەمجارە داوای ئەو پۆستە بکات و بە مافی خۆی دەزانێت. أما بالنسبة للمحافظ هذا الأمر أيضا مقيد يعني للحوارات والتفاوضات رغم مطالبنا نحن المكون التركماني لهذا المنصب. هەروەک بڕیارە لە مانگی نیسانی ساڵی داهاتوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە کەرکووکەوە بەڕێوە بچێت، بەڵام کورد هەنگاوەکانی بۆ ئاراستەیەیە پێش وا دەکا پۆستی پارێزگاری کەرکووک یەکلایی بکاتەوە. سەرەڕای هەوڵەکان پێشبینی دەکرێت با هۆی ناکۆکی نێوان پارتی و یەکێتی لەلایەک و عەرەب و تورکمان و کورد لەلایەکی تر نەتوانێت تا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەو پۆستە یەکلایی بکرێتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.